بەغدا بڕیاری کۆتایی لەسەر لیستی موچەدا و داواکاریەکیشی ئاراستەی حکوومەتی هەرێم کرد. گرژەکان بەردەوامە و ئێران کوردستان وەک بەرەیەکی جەنگی دژی خۆی دەبینێت. تورکیا لە پێدانی مافی هیوا بۆ ئۆزەلان پەشیمان دەبێتەوە و دەڵێت ئازاد ناکرێت. دوای تەواوبوونی وردبینی لە لیستی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغدا لیستەکە پەسەند کرا. ئاوکات وەزارەتی دارایی عێراق بۆ ناردنی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی 120 میلیارد دینارەکەی داهاتی نانەوتی حکوومەتی هەرێمە. بە ناردنی 120 میلیارەکە بەغدا بڕیاری خەرجکردنی موچەی مانگی دوو دەدات. جێی باسا ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند دەست بە کۆکردنەوەی 120 میلیارەکەی داهاتی نانەوتی دەکەین و ئەگەر ئامادە بوو دەیخەینە سەر هەژماری وەزارەتی دارایی فیدراڵ. بەشی عەرەبی دەستەی پەخشی ئیسرائیل ڕایگەیاند ئێران و میلیشیاکانی عێراق هەرێمی کوردستان وەک بەرەیەکی ئەگەری بۆ هێرشەکانی ئەمریکا و تەنانەت ئۆپراسیۆنی زەمینی بۆ سەرتاران دەبینن. ئەبوو عەلی عەسکەری بەرپرسی کەتایبی حیزبوڵڵای عێراقی لەم بارەیەوە ڕایگەیاندووە بەشداریکردنی هەرێمی کوردستان لە هەر سەرکێشیەکی سەربازی دژی ئێران زیانێکی زۆر دەکات. هاوکات ئەمریکا هێزەکانی لە سووریا و ڕۆژاوای کوردستان بەرەو هەولێر گواستەوە. ئەمەش پێگەی سەربازی ئەمریکای لە هەرێم بەهێزتر کردووە. بەپێی زانیاریەکانی میدیای ئیسرائیلی تۆم باراک نوێنەری ئەمریکا لە سەردانی بۆ هەرێم دڵنیایی داوەتە سەرکردایەتی کورد کە واشنتۆن نەکاتی هەرهێرشێکی ئێران یان گروپە میلیشیاییەکان پشتیوانی تەواوی هەرێمی کوردستان دەکات. داواکاری گشتی تورکیا دەڵێت یاساش هەموار بکرێتەوە بۆ کەس تایبەت نابێت و عەبدوڵڵا ئۆجەلان نەبەر دەبێت نەسزاکەی کەم دەکرێتەوە. ئاکن گورلەک داواکاری گشتی لەبارەی پرۆسەی چارەسەری و پێشهاتەکانەوە ڕایگەیاند دەکرێت لە تورکیا یاسا هەموار بکرێتەوە و گۆڕانکاری دروست ببێت، بەڵام یاسای تایبەت بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و کەسی دیکە دەرناکرێت. داواکارە گشتیەکەی تورکیا بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە مافی هیوا بەڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە نادرێت و وتی مافی هیوا بە عەبدوڵڵا ئۆجەلان نادرێت، لێخۆشبوون و کەمکردنەوەی سزاشی بۆ دەرناکرێت و گۆڕانکاری لەو پرسەدا ڕوو نادات.